بەڕێز نەزمی حەزووری کونسولی گشتی فەڵەستین لە هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەم. بەڕێز نەزمی ئەگەر بفەرموویتە ئێرە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. زۆر بەخێر بێت بەخێر بێ. جەنابەت چەند ساڵێکە کونسولی فەڵەستینی لە هەرێمی کوردستان، پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و فەڵەستین چۆن دەبینن؟ پەیوەندی ئێمە و هەرێمی کوردستان دوای طبیعی دوای سڵاو و ڕێزم بۆ بینەرانی بەڕێز و کەناڵی کوردستان 24 پەیوەندیەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان ڕێشەیەکی مێژوویی هەیە لە نێوانگەلی فەڵەستین و کورددا هەیە. ئەم پەیوەندیە بە بەردەوامی خۆی فۆرمات دەکاتەوە، ڕیفرێش دەبێتەوە، نوێ دەبێتەوە و سەردانی مەحموود عەباسیش بۆ هەرێمی کوردستان لە ساڵی 2009 کە سەردانێکی مێژوویی بوو، یەکێک بوو لە سەردانە گرنگەکان و کۆبوونەوەی لەگەڵ فەخامەتی سەرۆک مەسعود بارزانی تێیدا جەخت لە چەندین ڕەهاندی قوڵایی قوڵ کرایەوە، لەوانەش خۆشەویستی و پەیوەندی نێوان کورد و خەڵکی فەڵەستین و لەو دیدارەدا ڕێککەوتن لەسەر ئەوەی کە کۆنسوڵخانەی فەڵەستین لە هەرێمی کوردستان بکرێتەوە. ئەمە واتایەکی زۆر گەورەی هەبوو لە ڕێچکەی ئەو پەیوەندیە مێژوویانە لە ماوەیەم چەند ساڵەدا پەرەتان بە چی داوە لە پەیوەندیەکانتان؟ زیاتر گرنگیتان بە چی داوە؟ چی لە فەڵەستین و هەرێمی کوردستانی لە یەکدی نزیک کردوتەوە؟ واتە وەک گوتم ئێمە جەخت لە ڕیشەی مێژووی دەکەینەوە پەیوەندیەکانمان، بەڵام لە یەکێک لە قۆنەقەکان دەبینین زیاتر پەرە بەو پەیوەندیانە دەدەین. هەروەها بوونی هەرێمی کوردستان لە مێژوویەکی ناخۆش هەبوو کە بینیمان کە کۆنسوڵخانەی فەڵەستین لە ساڵی 2009 لە هەرێمی کوردستان کراوە ڕۆژێکی گرنگ بوو کە سەرۆک بارزانی لە بەردەم بینایی کۆنسوڵخانە وەستا و ئاڵای فەڵەستینی لە ئاسمانی هەرێمی کوردستان بەرز کردەوە. ئاماش پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و فەڵەستینی گەیاندە قۆناغێکی نوێ بۆ لە پرۆسەی پەیوەندی دیبلۆماسی لە نێوان حزبەکان و هەروەها پەیوەندی لەگەڵ کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ لە ئاستی هەموو سێکتەرەکان لە ئابووری. بەڵام ئەو بارودۆخەی کە هەندێک جار بەرەو پێشچوون و بەرەو پاشوونی تێدا بووە، دۆخی ناوچەکە کاریگەری لەسەر ئەم ڕەهەندانەش هەبووە. بەڵام ئێمە هەمیشە جەختمان کردەوە کە پێویستە بە بەردەوامی ئەو پەیوەندیانە نوێ بکەینەوە. ئەمە بۆ ئێمە شانازێکی گەورە بوو لە کۆنسوڵخانەی فەڵەستین. هەروەها شانازیش بەوە دەکەن کە بۆ یەکەم جار لە ژێر ئاڵای فیفا تیمێک لە هەرێمی کوردستانەوە چوون بۆ فەڵەستین بۆ یاریکردن لە بواری وەرزشیش. زۆر باشە. بەڕێز نەزمی بابینە سەر بابەتی دۆخی ئێستای کەرتی غەزە لە فەڵەستین. بێگومانەوە ئاگادارن کە سوکارتان لەوێ هەیە، دۆخی مرۆیی ئێستا لەوێ چۆنە؟ واتە حاڵەتەکە کارەساتبارە، دیمەنەکان هەموو سنووری هەموو جەنگێکی جیهانی تێپەڕاندووە بە پێوەرەکانی بەو پێوەرانەی کە بردومان دەبینین تەنانەت کۆمەڵێک تەپۆڵکەی وێرانکاری ماوەتەوە. ئەمانە هەمویان تەپۆڵکەی وێرانکارین. دەبینین کۆمەڵگەی مرۆڤاتی لە تەنیشت وێرانکاریەکان وەستاون، وەک دەبینین کە غەزە سوتێنرا، مرۆڤەکان سوتێنرا بە گەنج و پیر و منداڵ و گەنجەوە بە ئافرەتەوە. ئەمەش هەمووی لە ئەنجامی ئەو دەستدرێژیانەی ئەو دژمنکاریە ئیسرائیلە. ئەوان دەیانەوێت کە ژیان لە ناو بن لە غەزە. هەموو جیهان ئەم شتە دەبینن، بە تایبەت
أمام عدسات تلفاز بەردەم کامێرای کەناڵەکانن لە هەموو جیهان دەبینرێت ئەو تاوانانە لە سەرانسەری جیهان ئێستا دەبینێت کە کە باسی بەرامبەر بە غەزە ئاگربەست دەکرێت. هاتۆتە ئاراوە پێتان وایە ئێوە گەشتبینن پێی دەتوانێتم ئاگربەستە ئاهێک بە غەزەیە بهێنێتەوە؟ نحن ئێمە هیوادارین کە ئەو ئاگربەستە بەر لە خولەکێک لە ئێستا چونکە ئەم ئاگربەستە مرۆڤ کوشتن بە کۆتایی دەینێت لە ناوبردننی ژیان بەکاردێنین لە غەزە وێرانکاری بە کۆتایی دەینێن ئێمە هیوامان وایە و ئێمە لە بەردەم چەند ڕۆژێکی دیاریکراوین بۆ هاتنی گەڕانەوەی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ بۆ دەسەڵاتەکەی و پێشتریش ئۆباما کاتێک سوێندی یاسایی خوارد ئەو بڕیاریدا کە ئاگربەست ڕابگەیەندرێت بۆ ئەوەی ینی پێتان وایە بە گەڕانەوەی ترامپ جارێکی دیکە ئەوەی کە پەیامەکەیشی خۆی گوتی کە ئەم ناوچەیە دەبێ بە دۆزەخ بەڕاستی توندوتیژەکان زیاتر دەبن بەرامبەر بە غەزە و فەڵەستین؟ واتە ئێمە هیوادارین کە پەیامەکەی بەهەشت بێت نەک دۆزەخ ئەو ناتوانێت دۆزەخ یاخۆت بەهەشت بسەپێنێت بەڵام ئێمە هیوادارین کە خاکی فەڵەستین ببێتە کەلانکەی حەزرەتی مەسیح و هەروەها شوێنی نوێشکردنی پێغەمبەری ئیسلام محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بوو. ئێمە دەمانەوێت کە ئەو تاوانە گەورانە لەوێ ئەنجام نەدرێن کە بە ئامرازەکانی ئیسرائیل لە ناو دەبرێت ژیان لەوێ لە ناو دەبرێت. ئێمە هیوادارین سەرۆکی ئەمریکاواتە دۆناڵد ترامپ هەروەها وڵاتانی جیهان و ئەنجومەنی ئاسایش و هەموو وڵاتانی جیهان ئەوانەی ئەندامن لە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەوان لە ڕێگەی جەنگەوە ڕوو لە ڕێگەی ئاشتی بکەن و هەروەها بڕیارێکی دادپەروەرانەیان هەبێت لە نێوان گەلانی ئیسرائیل و فەڵەستین چارەسەری بۆ هەردوو دەوڵەت هەبێت. ئێمە هیوادارین کە نزیک بێت بەڵام هەندێک ڕێککەوتن هەیە لە ئەنجومەنی ئاسایش ئەنجومەنی مافی مرۆڤ و هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان داوای چارەسەری بۆ هەردوو دەوڵەت دەکرێت بەڵام ڤیتۆی ئەمریکا نەیهێشتووە تا ئێستا کە ئێمە بەو ئامانجە بگەین. هەروەها پێویستە ئاشتی بسەپێنرێت نەک دۆزەخ بسەپێنرێت و دەبینین کە چەندین لەو دیپلۆماتکارانە خەڵاتی ئاشتی دەبنەوە بەڵام لە ڕەچەڵکدا گەشتەیری بکەیت. ئەوەتی ئێوەیە بەڵام ڕەنگە نیەتی ئەوان نەبێت بەڵام پرسیارەکەی من ئەوەیە بەڕێز نەزمی بۆچی ئێستا هەم ئیدارەی بایدن و هەم ترامپ کە دوای هەفتەیەکی تر دەگەڕێتەوە بۆ کۆشکی سپی کێبڕکیانە لەسەرەوەی ئەوان ئاگربەست بکەن بە دەستکەوتی خۆیان ئایا ئاگربەست لە بەرژەوەندی کامەلایەنە؟ ئاگربەست بە بڕوای من پەیوەندی بە ڕۆژی دەستبەکاربوونی ترامپەوە هەیە بۆ ئەوەی دڵخۆشی ئەمریکا هەروەها ئاوێتەی کوژرانی منداڵێک نەبێت کە لە شاشەکان دەردەکەوێت کاتێک سەرۆکی نوێ دێتە دەسەڵات چونکە شاشەکان ڕۆماڵی هەردوو ڕووداوەکان دەکەن. ئەم ڕکابەراتیە لە نێوان ترامپ و بایدن بۆ چارەسەرکردنی کێشەکان بەدا دیموکراتەکان دەیانەوێت کە ئەو بابەتە چارەسەر بکرێت بەڵام کۆماریەکان ئەوان باسی چارەسەری هەردوو وڵات ناکەن واتە کۆماریەکان و دیموکراتەکان جیاوازن ئەوان باسی ڕێککەوتنی سەدە دەکەن ئەمە ئاراستەکەی جیاوازە واتە باس لە مەرجەکانی ئاشتەوایی دادپەروەرانە ناکەن لە ئیسرائیل کە
الزعيم الخالد یاسر عرفات سەرۆکی هەمیشە زیندوو پرۆسەی ئاشتی لە ئۆسلۆ گفتوگۆی زۆری لەسەر کرد لە ساڵی کە سنوورەکان بگەڕێنرێنەوە بۆ ساڵی 1967 ئەمە ئێمە هیوادارین کە ئیدارەی داهاتووی ئەمریکا لە ڕێگەی ئەو بنەمایانە بگەڕێت بە دوای چارەسەریەکدا بۆ ئەمە ئەگەر نەبێتە جەهەنەم وەک ترامپ گوتی پێویستە بارمتەکان ئازاد بکرێن. ئایا ئەمە کارێکی ئاسان دەبێت بۆ بزوتنەوەی حەماس کە بارمتەکان بگەڕێنەوە؟ ڕازی دەبن بەوە؟ واتە ئازادکردنی بارمتەکان کارێکی مرۆییە. ئێمە دەمانەوێت هەر کەسێک بگەڕێتەوە ناو خێزانەکەی، بەڵام هەروەها ئێمەش دەمانەوێت لە بەرامبەردا دیلەکانی فەڵەستین ئەوانیش ئازاد بکرێت کە پێتان وایە ئەمانە لە ڕێککەوتنەکەدا گیان کراوەتەوە لە نێو ئاگربەستەکە؟ دەکرێت کە ژمارەیەک لە دیلەکانی فەڵەستینیش لە بەرامبەر ئەو بارمتانە ئازاد بکرێن، بەڵام ئێمە هیوادارین و خەمی گەورەی ئێمەیە، خەمی گەورەی یاسر عەرەفاتیش بوو، هەروەها خەمی گەورەی بەڕێز مەحموود عەباسیشە کە ئێمە هەمیشە جەختنەوە دەکەینەوە، ئەوانیش جەختیان کردوتەوە کە دیلەکانی هەردوو لە ئازاد بکرێت. پێویستە ئێمە بە دوو چاوسەیر بکەین، نەک بە چاوێکتەنە. ئێمە نامانەوێت هیچ کەسێک لە ناو قەفەزێکیان گرتوخانەیەکدا بێتن، چه ئیسرائیلی یاخۆت هەر کەسێکی غەیرە ئیسرائیلی. بەڵام ئێمە وەک گەلەی فەڵەستینی هەمیشە مەحکومین لە گرتوخانەکانی ئیسرائیل کە هەیانە چەندین واتە زیندانی هەتاتاییان بەسەردا سەپێنراوە، سزای قورسیان بەسەردا سەپێنراوە. ئەوان ژمارەیەکی زۆریان کە لە زیندان گیانیان لەدەستداوە، ئێستاش لە ساردخانەکانی ئیسرائیل تەرمی یەحیا سنواریش نادەینەوە بە کەرتی غەزە. باشە، دەمەوێت بپرسم کە ڕۆڵی وڵاتانی عەرەبی، دەوڵەتانی عەرەبی چۆن هەڵدەسەنگێنن لەم ئاگربەستەی نێوان حەماس و ئیسرائیل؟ واتە وەک ئاماژەم پێدا 15 دیل هەبوون، هەندێک منداڵیشیان لە ناو بوون و هەندێک ئافرەتیشیان لە ناوها بوون، پیرەژن و کەسانی بە ساڵات چوو خاوەن نەخۆشی درێژخایان هەبوون توشبوانی شێرپەنجە بوون. ئەوان هیچ چارەسەریەکیان بۆ دابین نەکرد. ئێمە نامانەوێت کە ئەوان دیل بن، ئەوان نامانەوێت وەک بارمتە بمێنەوە، دەمانەوێت ئەوان بگەڕێنرێنەوە ناو خێزانەکانیان، بەڵام پێویستە لە بەرامبەردا ئیسرائیلیش لەو هەستەی ئێمە تێبگات و پێویستە ڕەهەندی مرۆی لە بەرچاو بگیرێت. ئێمە لە ئیسرائیل گۆڕمان هەیە لە ژێر ناوی گۆڕی ژمارەکان، زیاتر لە 400 کەس بە ناوی ڕەقەم، واتە بە ڕەقەم ناسراون گۆڕەکانیان، نەک ناو نیشانیان. هەموو ئەمە شتێکە هەموو جیهان ئەو بابەتە دەزانێت و هەمووانش دەزانن کە گرتووەکانی فەڵەستینی لە گرتوخانەکانی ئیسرائیلدان و ئێمە نامانەوێت تەنانەت چۆلەکەیەکیش بخەینە ناو قەفەزێک. ئەوان چۆن دەتوانن ئەوەندە بۆ چەندین ساڵ بۆ هەتاتای ئەو زیندانیانە بکەنە ناو قەفەزەکە؟ سەلامەتی بۆ تەواوی کەسوکاری ئێوە و کەرتی غەزەش دەخوازین. زۆر سپاس بەڕێز نەزمی حەزووری، کونسوڵی گشتی فەڵەستین لە هەرێمی کوردستان.